کلینیکی ڕۆژێکی نوێ ئەمڕۆ باسی کەمی ڤیتامین دیەکەین. ڤیتامین دیکێکە لە بابەتە گرنگانەی کە لەناو خەڵکە لە ئێستا زۆر باوە و چەندین کەس هەیە کە ئەم گرفتەی هەیە یاخود هەیەی و نایزانێ یاخود بە پێچەوانەوە ڕەنگەی گرفتەکەی نەبێ بەڵام خۆی هەست کاکە کێشەیەکی هەیە و پێویستی بە زانیاری زیاتر بێ. بەڕێز دکتۆر شۆڕش ئەحمەدمان لەگەڵا پسپۆڕی نەخۆشیەکانی ڕۆماتیزم و جومگا بەخێبێ دکتۆر بەیانێت باش. دکتۆر وەکو زانێت لە ئێستا بۆ ماوەی چەند ساڵێکە ڤیتامین دی زۆر باسی لێواکرێ زۆر کەس هەیە کە حەز ئەکا زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە بزانێ چی دروست دەکات لە لەشمانە بەڵام سەرەتاوە باسی ئەوە بکەین کە ڤیتامین دی خۆی چییە و چ کاریگەریەکی هەیە لەسەر جەستەمان. بەڵێ طبعا خۆی ڤیتامین دی یەکێکە لە ڤیتامینەکان کە پێیان وشێ فات سۆلیبل ڤایتامین یانی ئەو ڤیتامینانن کە لە چۆریە ئەتوێنەوە و بە ڕێژێکی زۆرش لەو خواردەمانی چۆریەکانە هەن. ڤیتامین دی وەکو باسمان کردێشێکە لە ڤیتامینەکان کە پێویستە بۆ چەند ئەندامێکی لەش بەڕاستی بە تایبەتی ئەوەی کە خەڵک بیری لێ ئەکاتەوە بریتە لە ئێسک یعنی ڤایتامین دی ئەوەی کە ئێستا زۆر لەناو خەڵکا بڵاو بەڕاستی بۆ بە مەوزوع یانیەتی بۆ هەر شوێنێک یان قسە لەگەڵ هەچ کەسێکاکەی ئەڵێ دوای چۆن وشایشی ئەڵێ ڤیتامین دیەکە چۆنە یعنی وای لێ هاتووە خەڵک یان ئەوەی کە فەحسی کردووە خۆی عیلاجە خۆیان هەنێ خەڵکەیە هەر بەبێ ئەوەی فەحسکە دەستی کردووە بە ڤیتامین دی. طبعا خۆی ئەمە ئەتوانین بڵێن ڕاستیەکشی تایە ئەگەر بین سیرکەین کەمی ڤیتامین دی ئەتوانین بڵێن لەسەر مستەوای جیهان زۆر بڵاوە ئەمیش بۆ چەنەوە کارێکی سەرکی ئەگەڕێتەوە بەڕاستی شێوازی ژیانی ئێستا لەگەڵ پێشووە گۆڕاوە ئەوسا خەڵک زیاتر لە دەرەوە بوو خەڵک ئەکتیڤیتی زیاتر بوو ئەجوڵا ئەگەڕا ئێستا خەڵک زۆربەی ئیشوکاری ئەم ڕۆژگارە بریتە لە دانیشتن و کەمتر توش یعنی بەرخۆرەکەوین. بەڕاستی ڤیتامین دی ئەتوانین بڵێن چەند سوودێکی هەیە بە تایبەتی بۆ نمونە لە ئەندامی ئێسک بۆ پتەبوونی ئێسک زۆر مهمە و بۆ دانەکان و بۆ ماسوولکە یعنی ئەگەر کەسێک ڤایتامین دی کەم بێ ئەبینی مەسەلەن دایمە ئازاری ماسوولکە هەیە ئازاری ئێسکی هەیە پشتی هێشەیە لە بەتایبەتی لە مناڵە ئەبینی مناڵەکە مەسەلەن دانەکانی درەنگ دەریە یان دانەکانی زعیفە بن درەنگ پێ ئەگرێ و لە گەورەیە ئەبینی دایما وەکووتمان ئازاری هەیە لە پیرە کەمی ڤیتامین دی بێتەوە حاڵەتێکە پێوچێ ئۆستیۆپۆرۆسیس یعنی فشەڵبوون یان پوکانەوەی ئێسکەکە کەسەکە ئەڵێ دکتۆر هەر یعنی لە شوێنێکە بە احتیاجی ڕۆشتوم و قاچم هەڵپلاوە کەوتوم شوێنێکم شکاوە کەواتە بەڕاستی زانینی ڤیتامین دی و زانیاری لەسەر ڤیتامین دی زۆر گرنگە بۆ هەموو تەمەنەکان یعنی بۆ مناڵ بۆ کەسێکی گەنج و بۆ کەسێکی پیرش. بەڵێ دکتۆر ڤیتامین دی وەکو باستەکەر کاریگەری لەسەر زۆربەی جەستەمانەیە بە تایبەتی ئێسکە ئەمە ڕەنگە یەکی بە لە نیشانەکانی کە ئازار و ناڕەحەتی بۆ نەخۆشەکە دروستەکە خود بەهێزی دروستەکە کە یەکێکە لە نیشانەکان کە ڕەنگە زۆر شتی تریش پێوی بەستێتەوە. ئایا چ نیشانەیەکی تر هەیە کە لەگەڵ ئەم نیشانانەیە دەربکەوێت کە کەسەکە هەست بکات کە ئەمە زیاتر ئاماژەیەکە بۆی کە ڤیتامین دی کەم بێت؟ بەڵێ طبعا ئەوانەی کە ڤیتامین دییان کەمە بەڕێژەیەکی زۆر ئەتوانین بڵێن کە ئێمە ڕۆژانە خۆشە بینین ئەڵێ دکتۆر زوو هیلاکە بووم یعنی زوو ماندووە بووم یعنی ئەگەر جاران مەسەلەن 3 ساعت 4 ساعت ئیشی کرد بێ اینجا ڕستێکی وەرگرت بێ ئێستا ناڵێ دکتۆر دوای نیم ساعت هەستەکە ماندووم شەکەتم ئیشی جارانم نەمەوە تەوانی ترەمە بوو هەموو کەسێک لە کرێکارێکەوە بیگری تا یەکێکە لە ئۆفیسە ئیشەکە زوو ماندووە بێ زوو هیلاکە بێ دووەم یەت ئەڵێ دکتۆر من زوو تووشی هەوکرد نەبم ئیتر هەوکردنی قوڕک بێ هی سیەکان بێ هی میزەڵان بێ هی هەر شوێنێکی کە بێ ئەبینی ئەم کەسە زوو تووشی هەوکردنە بێت ئاماژەوەی کە بەرگری لەشی باش نیە. بەڵێ وەکو باسیشی کرد یعنی زوو تووشی مەسەلەن پەتای وەرزیە بێ زوو تووشی فلووە بێ ئەمانە یەشێک لە هۆکارەکانی بریتە لە کەمی ڤیتامین دی یان بەتایبەتی ئەوانەی کە لە ئافرەتان ئەو ژنانەی کە دووجانن ئەبینی زیاتر تووشی شەکرە ئەبن زیاتر تووشی بەرزبوونەوەی فشاری خوێن ئەبن و هەنیە جار ئەگەر مەسەلەن ئافرەتێکی دووجان ڕێژی ڤیتامین دی کەم بێ ئەبینی مناڵەکەی لە پێش وادەی خۆیان لەدایک کە بێعین پێوچێ مناڵی نەبەکە و ئەتوانین بڵین یەکێکی تر لە هۆکار لە نیشانەکانی تر ئەوەی کە خەڵک بەدەستی و ئەناڵێنن بەڕاستی و بەداخەوە کە چەند بەحسێک کراوە بە تازایی دەری ئەخاکە ئەو کەسانی کە ڤیتامین دییان کەمە زوو تووشی فرێهەستیاریە بنیانوی کە لەناو خەڵکا پێوچێ حساسیت ئەو هەروەها دەرکەوتووە کە زوو مەسەلەن ڕێژەیەکی زۆر لەوانەیە کە ڤیتامین دییان کە من تووشی نەخۆشی شێرپەنجە ئەبن بە تایبەتی شێرپەنجەی مەمەک شێرپەنجەی پرۆستات و شێرپەنجەی کۆڵۆن ئەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی ئەمە بریتە لە نیشانەکانی و لە مناڵیشە حەزەکەم جەنابی شێخۆت لەو بارای
لە مناڵە ئەبینی ئەو مناڵانەی کە ڤیتامین دییان کەمە بە تایبەتی ئەوانەی کە خۆش دەزانی ئەکسکلوزیڤلی برێسفیدنین یعنی بەس دایکەکەڵێ بەس شیری خۆم ئەخوا هیچ شتێکی کە ناخوا ئەبینی ئەمانە معڕەزن تووشی کەمی ڤیتامین دی بن چکە شیری دایک خۆش دەیزانی یعنی زۆر پێکاتی گرنگی تەیە بەڵام ڕێژەیەکی ئەتوانین بڵین وەکو پێویست ڤیتامین دیتیان نیە بەسمان ئەوەیە کاتێک دایکەکە لە دوێش تەمەنی شەژمانیەوە تەنها شیری خۆی ئااتێ و دەست ناکا بە خواردنیان بێگومان پێش تەمەنی شەژمانی ئاسایەکە تەنها شیری خۆی با بە مناڵەکی و هەموو پێداویستەکانی جێگرێوە بێ بەڵێ یعنی ئەوەی کە باسەکری ئەو مناڵانەی کە بەس لەسەر شیری دایک لەسەر شیری دایکن باشترە یعنی ڕۆژانە ڤیتامین دی بە شێوەی درۆپ 400 وحدە بخۆن لە ڕۆژەکە بۆ ئەوەی هەم تووشی ڕکێت نەبنەوەی کە پێوترێ ئەسکەنەرەوەی مناڵان و هەم بۆ گەشەی دانی مناڵەکەش باشە ئەمە بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێن نیشانەکانی کەمی ڤیتامین دی اینجا من حەزەکەم بەڕاستی شتێک هەیە زۆر ڕوون بێ یعنی یەکێک ڤیتامین دی کەمە چۆن یعنی بەپێی فەحسەکە ئەگۆڕێ ڤیتامین دی ڕێژەکەی بە شێوەیەکی عالمی ئەتوانین بڵین لە 30 بۆ 100 ئەمە نۆرماڵە یعنی 30 نانۆگرام پێر مل هەتاکو 100 نۆرماڵە لە خوارسی پۆلێن کراوە 20 بۆ 30 ئەمە پێوترێت یعنی ڤیتامین دیشی کەمی هەیە یعنی زۆر کەم نییە بەس لە خواردەوە ئەو کەسانن کە ئەگەر کەسێک ڤیتامین دیەکەی لە خواردەوە بوو ئەو معنەی وایە تووشی کەمی ڤیتامین دی بوو یعنی بەڕێژەیەکی زۆر دکتۆر دوای باستی ئەوواکەین کە ئایا پێویستەکە کەسێک لە خۆی بڕۆ ئەم فەحسە بکات یاخود چ کاتێ بیکە بەڵام پێشەوە باسی بکەین کە ئێمە سەرچاوی ڤیتامین دی لە لەشمانە لە کوێوە دەستمانەکەوێت واتە بێژگەلەوەی کە خەڵک پەنابەرێتە بەرەوەی حەبێک بخوات یاخود تاوکەرێکی خواردن بخواکە ڤیتامین دی و چەند ڤیتامینێکی تریتیابێ ئایا چۆن گرنگی بخاتە سەر خواردن و سەر ژیانی ڕۆژانەی کە ڤیتامین دی پێویستی دەستکەوێت بۆ دەستەی خۆی بەڵێ تاوان سەرچاوی ڤیتامین دی دوو سەرچاومان هەیە یەکەم خۆر تشکی خۆر دووهەم خواردن تشکی خۆر بە ڕێژەیەکی زۆر ڤیتامین دیمان ئااتێ بە ڕێژەیەکی زۆر ڤیتامین دیمان ئااتێ چۆن ئێمە بتوانین ئیسفادە لە تشکی خۆر بکەین بەڕاستی ڕۆژانە یان دوو ڕۆژجارێک بۆ ماوەی 10 دقیقە ئەبێ پێست تشکی خۆری بەرکەوێ تاکو بەشێکی زۆر لە پێستەکە یعنی بەڕووتی تشکی خۆرەکەی بەرکەوێ باشترە هەنێک کەس ئەڵێ دکتۆر من ئەچمە بەرخۆر و مەسەلەن هەر ڤیتامین دیەکەم کەمە طبعاً ئەچێتە بەرخۆر بەس خۆی داپۆشیوە ئەچێتە بەرخۆر بەس مەسەلەن سنبڵۆکی بەکارهێناوە دژەخۆری بەکارهێناوە چکە هەر دژەخۆرێک کە SPF-ەکەی یعنی فاکتەری پارێزەرەکەی لە 30 زیاتر بێ بە ڕێژەی لە سایەنەوە 5 داڵێت تشکی خۆر بمشرێت و پێستەکە ئیسپادی دەکات دکتۆر پێش بەرنامەکە باستی ئەومان کرد کە پزیشکی پێستەکان پێمان ئەڵێن کە بێ SPF-ەکەی لە 30 زیاتر بێ باشترە بۆ ئەوەی کە پارێزگاری لە پێستمان کە ئایا لەم بینەیە چی بکەین کە چ کاتێکی گونجاو هەیە ئایا توانین بۆ ماوەی چەند خولەکێک کە تۆ باس کردە دقە بێ دژە خۆر بڕۆینە بەرخۆر و زیانمان پێ نەگەێنێ طبعاً ئەوە بەڕاستی جەماعەتی بڵین پێست زیاتر لەوە شارەزان بەس وەکو ڤیتامین دی ئەگەر بتەوێت لە تشکی خۆرەوە بە شێوەیەکی ناچڕال بە شێوەیەکی سروشتی ڤیتامین دی دەستکەوێ یعنی کاتەکەی یعنی باشتر لەو کاتاناوێت کە تشکی خۆر بەستونیە مەسەلەن پێش سەعات دوو پێش سەعات دوو نیوەڕۆ خۆرەکە بۆ ماوەی 10 دقیقە بەرکەوێت و ئەگەر مەسەلەن کەسەکە بۆ ئەوەی زیاتر ئێمە پارێزگاری بکەین ئەتوانین بکەی بە 2 ڕۆژجارێک یعنی حتا ئەتوانین لە 2 ڕۆژجارێک 10 دقیقە تشکی خۆرە بەرکەوێ ئەمە بە ڕێژەیەکی زۆر ڤیتامین دیمان ئااتێ یعنی ئەم ڤیتامین دیەکە ئا لە پێستەکە ئەو چۆری ژێر پێست ئەگۆڕێ بۆ مادەیەک کە پێوتێ ڤیتامین دی ناچالاک اینجا ئەم ڤیتامین دیە بە چەند سوڕێکە ئەڕاتە ئەگاتە گورچی لە گورچی لە ئەگۆڕێ بۆ ڤیتامین دی چالاک ئەو ڤیتامین دی چی ئەکات وا ئەکات لە مەمیلەکانی ڕخۆڵە بۆ ئەوەی ڕێژەیەکی زۆر کالیسیۆم و مادەی فۆسفۆر بمژێت و بچێتە خوێنەوە ئەم مادەی کالیسیۆم و فۆسفۆرە ئێسک بتەوەکە ماسولکە بتەوەکە وەکو باسیشمان کرد یعنی سوودی بۆ زۆر ئەندامێکی ئەبێ مەسەلەن دەرکەوتوک ئەوانەی ڤیتامین دییان کەمە لە مەسەلەن یەکێک لە ئاکامەخراگەکانی کەمی ڤیتامین دی بە بڵێن تەسیراتی بۆ سەر ئەندامی سوڕی دڵ و خوێن هەیە کە کەسەکە تووشی نەخۆشەکانی دڵە بێ یان کەسەکە مەسەلەن تووشی نەخۆشەکانی مێشکە بێ لە بیرچوونەوە و هەنێ جار شڵەژانی دەرونی ئەوانە ئەبێ جا لەبەر ئەوە بەڕاستی ڤیتامین دی ئێستا مۆزوعەکە لەسەر مستەوای عالەم ئیهتیمامی پێ ئەیرێ و ئەبێ بەڕاستی وشیاریەک و با بڵین ئێجوکیشنێکیش لەناو خەڵکە بڵاو بکرێتەوە کە دووشت زەڕوریەکەم چۆن ئێمە بتوانین بە شێوەیەکی تەندروست ڤیتامین دیمان دەستکەوێ و چۆن خۆشمان بپارێزین لە زۆر بەکارهێنانی ڤیتامین دی چکە ئیشەڵا دوای باسیەکەین کە تەسەمومکردن یان
زۆربوونی ڕێژی ڤیتامین دیش خۆی ئەبێتە هۆی نەخۆشی. بەڵێ دکتۆر کاتێک کە کەسێک ئەو نیشانانەی هەبوو ئایا پشکنینەکە مەرجە لە خۆیەوە نەیکات و سەردانی پزیشکا یاخود ببێ ئەوەی کە پشکنینەکە بکە تاوکەرێکی خواردن وەرنەگرێتە ڤیتامین دی بە حەب وەرنەگرێ یاخود بە دەرزی کاتین ڕێژێکی زۆری تایە دەرزیەکان. طبعا ئەگەر کەسی هەستی بۆ نیشانانێکی کە باسمان کرد بەڕاستی باشترە یەکەم شت چی بکە فحسی ڤیتامین دی بکە. فحسی ڤیتامین دیش بەڕاستی حەزەکەم ئەوە ڕوون بێ کاتێک فحسەکە ئەکرێ کە نەخۆشەکە ڤیتامین دی وەرنەگرت بێ. یعنی بۆ نمونە کەسێک هەیە ئەمڕۆ چووە حەبێکی ڤیتامین دی وەرگرتووە کەسێک چووە حەبی ڤیتامین دی وەرگرتووە دوێنێ ئەمڕۆ چی فحسی ڤیتامین دیەکە ئاڵەجات خۆ دکتۆر ڤیتامین دیەکەم عیبی نییە سیە ئەوە غەڵەتە. یعنی بەلایانی کەمە باشتر نەخۆشەکە بۆ ماوەی هەفتەیەک بۆ 2 هەفتە هیچ جۆرە ڤیتامین دیشی وەرنەگرت بێ اینجا بچێ فحسەکەەکە. کاتێک کە چوو ڤیتامین دیەکەی فحسی ڤیتامین دیەکەی وەرگرت فحسەکەی کرد ئەو کاتە بە پێی ڕێژەی ڤیتامین دیەکە ئێمە ئەتوانین چارەسەری بۆ بنووسین وەکو بەشتر باسم کرد ئەگەر ڕێژەکەی لە 30 زیاتر بوو ئەو معنای وایە ڤیتامین دیەکەی هیچ مشکلی نییە. ئەگەر لە 30 بۆ 20 بوو ئەو معنای وایە ڤیتامین دیەکەی کەمە. لە خواردەوە بوو ئەو معنای وایە ڤیتامین دیەکەی بە ڕێژەیەکی زۆر کەمە. ئەو کاتە بە پێی ڤیتامین دیەکە ئێمە وەکو پسپۆری ئێس ئەتوانین عیلاج بۆ بنووسین. بەڵێ دکتۆر دەرزی ڤیتامین دی هەیە کە ڕێژێکی زۆری تایە ئایا هەندێک نەخۆشی ڕەنگە هەستکا یەک جار ئەوە بخوات و نەجاتی بێ وەکو خۆی بڵێ ڕەنگە تااقەتی نەبێت کە هەموو ڕۆژەبی خۆیان خودوە هەست بکە کە بیری ئەچێتەوانێ و ناتوانێت کۆمپلانسێکی باشی هەبێ بۆ دەرمانەکە. ئایا باشترین چارەسەر چییە و ئایا ئەوە جێگرەوەیە بۆ ئەوەی کە تۆ هەموو ڕۆژێک حەبەکانە بخۆی؟ بەڕاستی ئەوە پێوچێت بڵەزۆز یعنی ڕێژەیەکی زۆر لە ڤیتامین دی وەرەگری بە یەکجار وەکو باسم کرد بە پێی جۆری فحسەکەی ئەگۆڕێ. ئەگەر کەسێک ڤیتامین دیەکەی 20 بۆ 30 بوو یعنی 21 بۆ 29 بوو ئەتوانێت ڤیتامین دی بە شێوەی کەپسول وەربگرێ 2000 ئینتەرناشنال یونت دەیلی یعنی ڕۆژانە حەبێکی 2000 وەرەگرێ هیچ پێویستی بە دەرزی نییە. بەڵام ئەگەر لە خوار 20 بوو مەسەڵەن 10 بۆ 20 بوو ئەو کاتە ئەتوانین ئێمە ڤیتامین دی بینێ لە هەفتەیەکە 2 جار ڤیتامین دی وەرگێ لە هەفتەیەکە 2 جار بە ڕێژەی مەسەلەن 50000 وەرگێت. ئەو کاتە پێویستی بە زۆرترێ بە پێی ئەو کاتە بە پێی فحسەکە ئەگۆڕێ بەس بە هەموو شێوەیەک ئەو دەرزی کە ئێستا لەناو خەڵکا باوە 300,000 یان 600,000 بەڕاستی باش نییە چکە زۆر جار ئەبێتە هۆی ئەوەی کە ڕێژەیەکی زۆر ڤیتامین دی ئەچێتە ناو لەشتەوە ئەبێتە هۆی چی ئەبێتە هۆی ژەهراوی بوون بە ڤیتامین دی. بەڵێ و هەندێک جار بەداخەوە ڕەنگە ئەمە بدرێ بە مناڵانیش ڕەنگە دایکەکەی کە پشکنینێکی بۆ کردو کەما ڕەنگە بیا بە مناڵکە گرفتی خۆی خۆزیشیا بە مناڵەکەی بڵێ کە ئەمەوە بزانێ بە یەکجار تر نەجاتی بێ و گرفتەکەی چارە ئەگەر باسیمان بۆکی کە ئایا گرفتەکە چێ دروستە بێت لە ئەو کاتێکا کە کەسێک ڕێژێکی زۆر ڤیتامین دی وەرەگرێت. بەڵێ تەوان ئێمە چەند نەخۆشێکمان بینیوە بەڕاستی ئەوانەی کە هەر لە خۆیانەوە ڤیتامین دییان وەرگرتووە یان لە شوێنێک چۆ لە بازار لە شوێنێک ڤیتامین دی وەرگرتووە چەند علاماتێکی لێ ڕوئەیە. یەکێک لە علاماتەکان ئەوەیە ئێمە جارە چۆن نەزانین ئەم کەسە تووشی ژەهراوی بوون بۆ بە ڤیتامین دی دوای کە فحسی بۆکەین بین ڕێژەی ڤیتامین دیەکەی لە 100 زیاترە مثلا 120 تا 150 ئەو معناوی ئەو کەسە ژەهراوی بوو بە ڤیتامین دی. چه نیشانەیەکی لێ دیاریە مثلا کەسەکە ئەڵێ دکتۆر هەستەکەم وەکو جاران شتیای خواردنم نەماوە دڵم تێکەڵیە مثلا زوو ئەرشێمەوە ناوسکم ئازاریە هەنێ جار هەنێکیان تووشی سکشون ئەبن ئەڵێ دکتۆر هەستەکەم یعنی وەکوڵێ گێژوور و ئەوانم هەنێ جار هەستەکەم لە هۆشی خۆمە چم ئەمانە نیشانی ئەوەن کە کەسەکە تووشی ژەهراوی بوو بە ڤیتامین دی. بەداخەوە هەنێک لەوانەی کە ڤیتامین دی بە ڕێژێکی زۆر ئەخۆن ئەبینین تووشی بەردی گورچیرە ئەبن یان خود با بڵین ڕێژێکی زۆر میزەکەن کە زۆر میزیان کرد خۆشی زانی یانی تووشی دیهایدرێشن ئەبن یعنی زیان بە گورچیلەکان ئەگەێنێت یاخود ئەوێتە هۆی کاسیفیکیشنی بڵەد ڤیزلەکان یانی بڵێن کلیز ئەنیشێت لە بۆرەکانی خوێنی بە تایبەتی بۆرەکانی خوێنی دڵ یعنی ئەم کاتە کەسەکە ئەبێ بخرێتە ژێر چاودێری چڕەوە و چارەسەری ئەوی بۆ بکرێت کە ئەو ڤیتامین دی کە وەری گرتووە بە هەنێ عیلاج ئێمە ئەو ڤیتامین دی لە لەشی دەرکەین بۆی بگەڕێتەوە باری ئاسایی خۆی. بەڵێ دکتۆر پێش بەرنامەکە باسی بابەتێکە کرد کە بەلای منەوە ڕاکێش بوو باسیەوەت کرد کە هەندێک کەس دەیە ڤیتامین دی پێویستیش لە لەشێتی بەڵام سوودی لێ نابینەوە ناچێتە بارە چالاکە کێوانێ بەهۆی پێستبوونی ژینگەوە ئایا لۆ کۆڵینەوەی چێکە کراوە و تا چەند کارگەری لەسەر ژیانی تاکەکانە بێ. بەڵێ ڕاستێکی ئەوەی کە من تازە خوێندومەتەوە یعنی یەکێک لە توێژینەوە زۆر گرنگەکان بە تایبەتی بۆ
ڕۆژهڵاتی ناوەڕاست یعنی بۆ خۆمان توێژینەوەکی زۆر گرنگە لە وڵاتی میسر و سعودی ینی بە هاوبەشی کردوانە ڕێژێکی زۆر خەڵکیان وەرگرتو خەڵکی ئاسایی یعنی ئەم خەڵکانە بە ڕێژێ ینی بە ڕێژێکی باش چوونەتە بەرخۆر کەسێکی ئەکتیڤن بەس هاتوون سریان کردو فاحسی ڤیتامینیان بۆ کردوون ئەمانە ڤیتامینیان کەمە دوای لێکۆڵینەوەکی زۆر گەشتون بۆ بڕوایی کە ئەم کەسانە بەڵێ بەڕاستی ڤیتامینیان کەمە بەڵام هۆکاری کەمی ڤیتامینیەکان بریتینە لەوەی کە مەسەرەن سنبڵۆکیان بەکارهێناوە یان نەچوونەتە بەرخۆر یان خواردنی ڤیتامینیان نەخواردۆنە دەرکەوتووە لە ئاوهەوای ئەو دوو وڵاتە با بڵین ئێر پۆلیوشن هەیە یعنی پیسبوونی هەوا هەیە ئەم پیسبوونی هەوا بە مادی لید و مادی کادمیۆم مادی قوقوشمیان و مادی کە لە پاتری سیارا بەکارهێنرێ لەناو هەواکەیە کە بۆتە هۆی پیسبوونی هەواکە ئەم مادەیە لەکوێ ئەنیشێت لە بۆریەکانی گورچیلە ئەنیشێت کاتێک کە لە بۆریەکانی گورچیلە نیشت وەکو پێشتر باسمان کرد گورچیلە ناتوانێت ئەو ڤیتامین دی کە تۆ لە ڕێگەی خۆرەوە دەستکەوتووە لە ڕێگەی لەژێر پێستەوە دەستکەوتو بیگۆڕێ بۆ ڤیتامین دیکی چالاک و ئیسفادەی لێ بکەیت کەواتە ئەمە یەکێکە لەو سەبەبانەی کە من وە هەست دەکەم ئەگەر لە داهاتووشە ئینشاڵڵا بە تەمای لەگەڵ چەند برادێرێکە توێژینەوەک بکەن لەسەر ئەوەی لە کوردستان بەتایبەت بۆ منە لە شاری سلێمانیا بۆچی خەڵک بۆ ڕژە زۆرە تووشی کەمی ڤیتامین دی ئەبێ بەڕاستی لەوەشە چێ لێرەش یعنی ئێر پۆلیوشنێکە بێ پیسبوونێکی هەوا ئەبێ کەوای کرد بێ کەسەکە هەرچەنە خواردنی باشە ئەچێتە بەرخۆر بەڵام هەر ڤیتامین دیەکەی کەمە بەڵێ دکتۆر کۆتا پرسیار لە جەناب ئایا نەخۆشێک کە چارەسەر وەرەگرێت دوای چەند پێویستەکە دووبارە سەردانی پزیشکەکەی بکاتەوە و ئایا ئەکرێت بۆ ماوەیەکی زۆر دوور و درێژ هەر لەسەر ڤیتامین دیەکە بەردەوام بێ بە شێوەیەکی ڕۆژانەوەری گرێت یاخود ئەبێت دووبارە پشکنین و سەردانی تاوان ئێمە ئەو نەخۆشانە بەپێی ڕێژەی ڤیتامین دیەکە ئەگۆڕێت کاتێک کە نەخۆشەکە دەرکەوت بۆ منە ڤیتامین دیەکی زۆر ئەوەی هەیە یعنی مەسەڵەن زۆر کەمە لە دەکەم ترە ڕێژەکەی ئەو کاتە من وەک خۆم بە باشی زانم نەخۆشەکە دوای مانگونی وەک سەردام کاتەوە کۆمەڵی پشکنین هەیە بۆی ئەکەین بزانین مەسەڵەن لە چاو یەکەم جارە چۆنە دوای مانگونی وێشیکە یعنی لە ماوەی 3 مانگە دوو جار سەردانی پزیشکە دوای ئەوە پزیشکەکە خۆی پێی ئەڵێ لە فلان کاتە تۆ فحسی ڤیتامین دیەکە ئەکەیتەوە واتە پێویست ناکات زووتر بیکات یاخود ناکە کە چارەسەرەکی زۆر درێژ بکاتەوە دوای مانگونی وەک باشتر سەردانی پزیشکە دوای کە سەردانی کرد تر پزیشکەکە بەپێی هەستەنگاندنی خۆی چەند فحسێکی بۆ ئەکات بیرشمان نەچێ ئەوەی ڕێژەیەکی مەسەڵەن من نەخۆشم خۆم بە تایبەتی لە کچانە زۆریتمان بەخوانێن و قژیانە وەرێ ئەتوانین بڵین لە نیوە زیاتری هۆکارەکان دەرکەوتووە کە کەمی ڤیتامین دیەکە یەکێک لە نیشانەکانی بێتە هۆی ئەوەی کە قژ ئەوەرێت و ینی بڵێن قژەکە زایفە بێ بڵێ زۆر سپاس دکتۆر بەڕێمایەکانە بێگومان ڤیتامین دیەکە لە هەرە ڤیتامینەکان کە کاریگەرێکی زۆر لەسەر جەستەمان پێیاکات و کاتێکە کەم بێت یاخود بە ڕێژێکی زۆر وەرگرت بێ کاریگەریەکان خۆی بێ و دکتۆر بۆی ڕوون کردینەوە